بە گوێرەی بەڵگەنامەیەکی وەزارەتی بەرگری ئەمریکا، ئیدارەی دۆناڵد ترامپ بڕی 769 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ مەشقپێکردن و پڕچەکردنی هێزە عێراقیەکان و هێزەکانی سووریای دیموکرات، ئەویش لە چوارچێوەی بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ ساڵی 2018. بە گوێرەی ئەو بەڵگەنامەیە، ئەو بڕەپارەی لە بودجەی ئۆپراسیۆنە دەرەکیەکانی وەزارەتی بەرگری ئەمریکاوە دابین دەکرێت کە ئابڕەکەی دەگاتە 64 میلیارد دۆلار. هەر بە گوێرەی ئەو بەڵگەنامەیە، پشکی عێراق لەو بڕەپارەیە 269 ملیۆن دۆلار دەبێت و پشکی ئەو هێزانەش کە لە سووریا لە دژی داعش دەجەنگن 500 ملیۆن دۆلار دەبێت. بەڵگەنامەکە ئەوەشی ئاشکرا کردووە 25,000 چەکدار لە سووریا لە چوارچێوەی جەنگی دژی داعش مەشقیان پێدەکرێت. مەشقپێکردن و پڕچەکردنی ئەو هێزانە بڕی 393 ملیۆن دۆلاری بۆ تەرخانکراوە، لەوانە ڕەوانەکردنی چەکی قورسی وەک دژە تانک و موشەکاوێژ. ئەوەش لە کاتێکدایە کە تورکیا نیگەرانی خۆی دەربڕیوە لە پڕچەکردنی هێزەکانی سووریای دیموکرات کە شەڕبانانی پێیەدا پێکاتەی سەرەکی ئەو هێزانن. سەرڕای ناڕەزایی ئەنقەرە لێپرساوانی واشنگتۆن سوورن لەسەر ڕەوانەکردنی چەک و پێداویستی سەربازی بۆ شەڕبانان و بەردەوامیش جاخت لەسەر هاوکاریکردنی شەڕبانان دەکەنەوە. دوای بڕیاری پڕچەکردنی شەڕبانانیش، راپۆرتە ڕۆژنامەنووسیەکان لە ئەمریکا ئاماژەیان بۆ کردووە واشنگتۆن یەکێنەکانی پاراستنی گەلی پڕچەک کردووە بە چەکی جۆری ئۆتۆ کە تەنها هەندێک سوپای وڵاتان ئەو جۆرە چەکانیان هەیە، لەوانە جۆرێک خۆتدا کە نرخی هەریەکەیان 942 دۆلارە و دووربینی شەوانە کە نرخی هەریەکەیان 3400 دۆلارە و ئامێری ڕووناکی ئاراستەکردنی ئامانجەکان کە بە تیشکی ژێر وەنەوشەی کاردەکات و نرخی هەریەکەیان 1100 دۆلارە.